لنا باجاران هر ديارن وكمبانيا ساوث ويست يا فرينان لأمريكا هزاران قشت راقرتن پشتی پیلا بفربارینی و حکومتا فدرالی لیکولینی دکا. جدنگی امریکا لواشنطن صلاو ريزن گرم من داخل شمو بخير هاتن دمجدي يه برنامج كورت كونكشن نها حفتي سبيدا روجا چهارشنبه لواشنطن او تاوان باری هریش کریه سرناوندی کردی لپاریسی و سی اندام جواکا کردی کشتین کتیه جیر لی کولینکا فرمی هفدمی نرازی بونین کردان لسر شوازی سر دریا فرانسیان دگل وی تاوانی اف ایریش لسال وگر دهیا تیرور کرنا سی خانمین سیاستوانو چالکوانین کرد بو هر لپاریسی تركيا غازنداج فرنسا دكا ودبيجا او بروتستوين كنا هاتين كرن بروباغندا ديجي دولتا تركيا دفي دليفيدا امي فانداريا سياسة فانو ريبريكي جواكين كردان لاوروبا بريز رمزي كارتال دكين كنا او جبروكسلي راست وخاب بمرايا روج باش كيك رمزي مكرك سباسيتات كنو جبو دميتا دايما برنامج مدى جاري ام بلي كلنا بتاوان باري إريشا باريسي دست بي بكن هون چاوا فيروداني بگشتي شروع ودكن اجي جبو في برنامج وسلاو دكم جبو گهدار و تماشان سلاو رزي خو پیشکش دكم بيگومان اوا جبو گلی کرد براستی جی بویرک زور خراب بو چونکه 10 سال بری سال 2013 روزا نه مخچله سه جنین تکوشر پاریسی هاتو بو قتل کرن دیسا الجنين باريسي كومالا چانده احمد کایا خو آماده کاری خود مشان کو لجبو کو مهاچله هفته مهاچله جبو بیرانینا وان سه تکوشرین جن کو 10 سال بری هاتو قتل کرن آماده کاری وان دمشاندن دوی دمدا دیسا ارشک بویرنگی چی بو بگمان اوا ارشا دویامیجی دیار دکه کو دولت ترک هزوانی تاری جرا گلادیو دویژن هزوانی تاری و پاریس خورا مرکز که اساسی چی کننه اوا دو جاره بویرنگی ارشین لقتیام مزن لسر سازی کرده سر پیشنگین کرده اکتیویستین کرده دمشینن تابی اوا نرازی بونه که مزن دناو گلی کرده چکر تابی گلی کرده اوروپا و ام هیوی دکن کو رویبریا فرانسا وزارت داده هزین اولا کاری و مسئله با آوایی که گلی که جدی لیکولیم بکن چونکه او یا سه حوالی جن پاریسی هاتو بو قتل کرن براستی جی حقیقت هاوی در نکد سر هاته گرتن هیجی سروی دوسیای بریارا سری هیا و شرطی هیا یعنی işte کرد سازی کرد ام لازم کو راستی بچه سروان بیارا بشت وی بیارا چه حقیقت هاویا يعني وندي بيجن كورانجا لكولينا كنا هاتي كرند قلبي تاوان باري ديسان راسي درنا كذا بريز رمزي كارتال رابورتك ما هي هالبت لسلوي لكوليني اسيفيدار معماده بباب بشتي هفافينا بتر امي بلاف بكن لي دوار رابورتي دا من بهيست كنت دي بيجي في تاوان باري بيوندي بكردان فر نبوا لي بلان هبو يعني بلان دارش تبو داماد زنداني دبو دفي هالبت تدی بیجی دوی ام بپرسن که کی لدو وی کاری بوا چاوا یک زندانی درکتیا ورا آماده کرد ایریشی کردان بکا تو وان پرساندی کی تو دخوازی چی بیجی؟ نها افکس روژا دانزده قانون حبسی هاتیه درکتی سربست برداره یعنی 11 روز بری حبسی درکتیه زندان درکتیه نها افکس بشتی درکتنی yani bu yere ki bir rengi plan bike de gorya hazırı xu çeke keşfa xu çeke ye erişi kederi bike erişi key bike gorya çek hazırı bike ama da kari bike ne mümkün efkes zaten
درباره وی دا قدخه یعنی بری ویا چکی وی هبیه لبلی جبر که هن بویرا چکی وی جهاتیه گرتن هاتیه قدخه کرن اف کس یعنی نممکنه نوا 10 و 11 روزا دا وان تشتا حمیات چکه نممکنه و دیاره که اف کس داما زندان دا اف پلان هاتیه چکرن وی کسی را جی تکلی پیوندی چه بیه یعنی در وی کسی ناوندکیه و وی پلانی چکریه hazır kiriye, amadekari her tişte xud çekiriye, serbi asasıcı ev kesi vekeki u dvi ve bu yere de kar bine peyda karına, avajı da zindanı da amade karına, pera peyvendi çekine, avana hamu diyare. بل يعني تو گمان دکی کو خلق هي عن لا يانا كال بشوي كاسيكو او كاس آماده كريش بو في إيريشي يعني بريز رمزي كارتال تد قلتنا خويا بيشين دا بحثي في إيريشي كركو هافدا مثال فقرا دا صاليا كشتنا سيسيا صدفانين كو هافالين وبون وبخوان ناس ذكرنا او اف بيام بو جوارا يعني ازام تبحث كلي من دخواز جوارا بيجم اف بيامك بو جوارا إيريشا كون هال باريسي بو رجائينيه اف پیام اساس بگشتیش بوی گلی کرده گلی کرد لهمبری دولت ترک ما فی خونه آزادی دخوازه çünkü geli kurd le Türkiye te inkar kırın yani habuna geli kurd gor kanunin asasi devlet Türk habuna geli kurd nahi kabul kırın geli kurd habuna khone netawayı civaki siyasi mafi khoni kanuni gavak bu khazaji lehemberi ceza kırın sicin kırın kuştun girtin sergeli Kürt şeydi be jiber ve yekije naha takriben 25 milyon zeratir Kürtli Türkiye'ye jiber ve yekije takoşina geli Kürt اول كو هبونا خو بدن قبول كرن نها دولة تركيا لهم لسر جالي كرد لسر تركيا لباكوري كردستان لسر روجاوا بله بريس رمزي كالتا دنگيتا هنا كي تبرين داخوازا ليبريني داخوازا ليبريني دنگيتا تبرين سيفيدان باش بل من بسيارة اكو بحثا تركيا ديكي وتو خوازي يعني هاول داي في طوانا باريسي لرجائيني هاتي كرن بالروشا قشتيا كردان وقريب دي از دخوازم بزانم چما تواسا دخوازي ويادنجي تركيا بخوشي غازنداج حكمتا فرنسي ديكا دي بيجي افخو فيشاندانين بشتي وي ريشا لسر نافندي كردي دركتين وكرد دركتين نافجادا بروباغندا كديجي دولة تركيا چما توينا بروشا قشتيا كردان وقريب دي برز داخل شمو نها لفيغاوي برسكيريكا دولة تركيا هري مزن چيه برسكيريكا كرده يعني دولة ترك چما إرشي باكو رجلات سوريا دكه جبر مسألة كرد جبوي كرد تشتك چينا با دولة ترك چما لتركيا أوقز لملتكلي parlamenter شاردار سياستمدار روجنموان روشنبير شخصيات اكتيفيست گرتن سجن کرنه چما جبركو چارەسەری پرسکێرەکە کورد خازن دولة ترك دولة کو 9 ساله جی کومارا ترکیه 9 ساله دسپکی حتی نها اف سیاست کو هبونا گلی کرد قبول ناکه و سیاستی لسر گلی کرد فرض کردن مشینه گلی کرد جی لهمبری بیا تکوشینی دمشینه نها سیاست مداری کرد لپاریسه کی تئوری بکوجه کی دجمنی سیاست مداری کرد yani ava le kesiko le 10 sala beri navi Ömer Güney bu ava le paşe derket ku le endameki istihbarata Türkiye endamı mitiye ava hattın sicin kırın le beli hamu agahdari telefonu vi agahdariyen vi legel Türkiye işaret dikir ku vekili bu legel peyvendi vi legel mita Türkiye le beli akıl siyaser girtin nahaji yani ki heye veri boçe le erişi saziye kurda mesela hatta na faşisteki le Fransız faşisteki Alman erişi kurda ne kiriye yani faşiste Alman erişi Türk'a kırına saziye Türk'a kırına Disa az xazım bejim. Disa partiya devejin ku faşistler Le Pen avana diyari avana buxa helbesta xud diyar kırın ku diji ve erişene ve erişe kabul nakin jiber ve ki yani tişteki geliyor Kürt saziye geliyor Kürt eriş bike bu kuje ve ev plana
میتات دولت ترکیه لولات دروی ولات هر در ایکو ایریشی کرده که رژیم فاشیست دولت ترکیه رژیم اردوغان برز رمزی کارتل بسیارم نداوی اوا نها ترس هایا کو جواکا كردي لأوروبا تشيل فرنسا يعني ألمانيا اللي ولاتين دي ببا أرمانجا إيريشن بفي رنجي نها أف چند بويارة بفي رنجي تشبيه كو أوا إشارته كو دولة ترك إيدي شر خود دينا لأوروبا جي أما بيوستا جالي ولات أوروبي همو حكومات أوروبي الدولات أوروبي بيها ببينن دولة ترك شر كرد هر داري دفروشه لباکور باشور روجوا ولات دروی ولات اروپا هر دره آنها لپاریسی دروی پاریسی لباجاره کی دیتر باکوری فرانسا باجاره کی دیتر دیسا خورته کی سرتراش لدکان خود دخبته لترککته و دکان خود موزیکا کردی گذارید که موزیکا کردی گذارید که خلق باشوره یکی ترکته لما قص وشتشت ایرشتی که دوبه بگره دو نتوانی ایرش بلی اوانا اف کسانا چما ایرشی گلی کردکن جبر موزیکا کردی اوا سیاست دولته دولت همو ابو خان بوی اوایی سیاست کی سر گلی کرد سازی گلی کرد ماشینه جبر و یکی پیوستن بزنبن یعنی ولات اوروپی اف سیاست دولت ترک اف بو وان ولات اوروپی مترسیه دولت ترک قضا قضا اوروپا بخو بکن شر پیوسته ولات فرانسا تایبتی و مسئله اشکار بکه زلال بکه راستی در که بکو دولت ترک سر دولت ترک سیاست دولت ترک زخچه و پیشی بگرد سیاست وانو ریبری جواکین کردان اوروپا بو دهان ساله و هاد بتا چندی جاره میوانی برنامه کرد کنکشن بو ابرز رمزی کارتال بروکسل بمرابو از گل کی سپاسیاتت کم اجي سپاس کم جوا خوات و سرکتین دخص وكما قلتي أولي كولينا دي قالوي تاوان باري إريشا لسر نافندي كردي لباريسي لروجا إنيا بوري كوبويا سادامي كشتناسي كسان سي كردان وبرنداربونا سين دي جيكو أو تاوان بار هلبت حاد قرتنها دادگاهین فرانسی لی کلینی بوی تاوان باری را دکن ما راپورتک تایبت لسروان لی کلینان هیا هیرشا چکداریا روژا اینیل ناوندا چاندا کردی سرتراشخانه که لپاریس یا کبوی اگر کشتناسه کسین کرد لهر ما ده یا باجر یا هر قلبالاغ جیکو هجمارگا زورا خارنگه و دکان جواگا کردان لهین بو اگر نرازی بونا جواگا کردان ام دوکولان دا دمشان مدنگ چکان بهیست ام لخوا زورین مدید کو خلق یچپ و راز درون پشتی 5-6 دقیقه آن جبر کو ام کسین کو د سالون دا کار دکین ناز دکین ام چونه سالونه مدید کو وان ظلامک پیر درش کرید او ده دا او سه کسین بریندار لوی درینه پاشی من تلفون هوار هاتنه کر از امیه کو تلفون پولیسان کری و گوتی بریندار هنه روژا دوشنبه فرانسا گماله کری تانبار کرد به کشتنا سه کسین کرد لپاریس ددمکی دا کو به صدان کس لپایتخت فرانسا مشاکرن بو رزگرتن لقربانیان افتقا کرن لناوندا چاندا کردی هر وصال خوارنگه که او لسر تراشخانه که برانبر ناوندا چانده هات انجام دان ام حتی افروکجی براستی صدم وی هرشی نزانین لیکولین یا بردوامه دا سالادار دبیجن تانباری 69 سالی دام به توانا خو کر و بو ماوی روژه گل ناوندک درونی مایه بری بهتا و گوهاستن بو زندانا پولیسان جافگانی اکا دادوری گود دادوری او کجک بکشتن حوالدانا کشتن جبر نجات رگس نتویان آین هر وصب بکار اینانا چکه به دستیری تانبار کرد بکش کسکی فرانسیا 69 سالیه او نج آلیه سازین استخباراتی نجیج آلیه DGSI و استخبارات پاریس و مخابرات هرمی ناس کریه از باوردکم کل هفگوهرتنا پیزانینا لگل وزیر داده و استخبارات گرتیگهان یا دربار رادیکالیاوی هاتیه کرن جبرویه که نهایت پشت راست کرن کوی قد گریدانک سیاسی هبه حتی کو صدم آرمانج گرتنا بیانیان جی نزلاله لی افتن دیت لکولین دادوریه دا به اره کرن
بەشێک ji کۆمەڵگەها کوردان گومانên xwe aşkera kirin ku Tirkiye dest di vê hêrişa roja ayniyê de hebûye. Lê Fransa çi ragihandinek derbarê vê yekê nekiriye. Beşek ji xwepêşanderan alayên Partiya Karkerên Kurdistanê helgirtibûn û çendên dî jî duruşin bilind kirbûn ku Tirkiye baladekê kujek tombar kiriye û peywendî bi evê hêrişê ve heye. Herwisa çend xwepêşanderan hêrisa xwe li hember saziyên ewlekariya Fransî diyar kirin û gotin ku ewan karekê wiha nekiriye ku rê li ber hêrişê bigirin. Kürt aktivistlere saldırıyorlar. Çi peywendiya vî kesî bi Kurdan ranîne. Dema ew di girtîgehê vebû hatiye plan û rêxistin. Kî li pişt vê plan û rêxistinê ye? Kê ev kese li girtîgehê înaya der û welê kiriye ku êrişî Kurdan bike? Kî li pişt vê planê ye? Li Parîsê navendeke nediyar heye. Êrişên çekdarî li dij Kurdan dikin. Erka hikûmeta Parîsê ye ku vê tariyê ronî bike û bibîne kanê kî li pişt van planên tariye. Raya gelê me û saziyên me ew e ku dewleta Türk îstixbarata Türk e. Li vir êrişên çekdarî li dij Kurdan dikin. Lê ev e erka dewleta Fransaya ku lêkulîn bike û vê dûzê ronî bike û gelê me li bendê ye. Roja duşanbê bi sadan kesan li herêma dehiya Parîs meşe kirin û duruşmên şehîdnamirin helgirtibûn û her wisa daxwaza rastî û dadperweriyê dikirin. Hatîn Mayê, Dengê Amerîka, Washington. میدیاکانی دەوڵەت ئیران بەڵاویان کردووە کە دەسەڵاتدارانی ئیران ڕێڕەوی گەشتێکی فڕۆکەیەکیان گۆڕی کا بەرەو دوبەی دەفڕی و ڕێگریان لە هاوسەر و کچی عەلی دائی کاپتنی پێشووی هەڵبژاردەی تۆپی پێی ئیرانیان کرد. ئەو یاریزانەیان وەرزشوانە ناودارە پاڵپشتی لە خۆپیشاندنەکانی دژ بە حکوومەتی ئێران کردبوو لە سەر کوتکردنی هاوشێوەداتاران هەروەها دەستگیرکردنی هاوڵاتیانی پەیوەندیان بە بریتانیا هەیە لە ئێراندا ڕاگەاندووە و دەڵێتن کە ئەوانە ڕۆڵی تێکدرانەی وڵاتیان هەبووە زیاتر لە 3 مانگی نائارامیەکاندا. خەڵک لە سەرانسەری ئێران بەشداری لەم خۆپیشاندانانە دەکەن وەک تەحەدایەکی بەردەوام بۆ دەسەڵاتدارانی ئاینی ئەو وڵاتە لە دوای شۆڕشی ئیسلامی ساڵی 1970ەوە. لە دوایین راپۆرتی خۆیدا گروپی مافی مرۆڤی ئیران کە بنکە لە ئۆسلۆیە دەڵێتن کە 100 چالاکوانی زیندان کراو لە ئێران هەن کە ئەگەری سزای لە سێدارەدانیان هەیە. لە نێوانیاندا لایەنی کەم 11 دەستگیرکراوەکان پێشتر سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرابوو. 5 دەستگیرکراوی ناو لیستەکەی ڕێخستنی مافی مرۆڤی ئێران ژنن. لە راپۆرتەکەدا هاتووە کە زۆرێک لەوانە مافیان یا نوێنەرایەتی یاسایی و قانونیان هەبتن لە دادگاکاندا. لە نێو دەستگیرکراوەکاندا کەسایەتیە ناودار هەن. ئایا کۆمەلگای نێونەتەوەی چۆن وەڵامی کردەوەکان یان سیاسەتەکانی ئێران لەم کاتەدا دەداتن؟ دکتەر عەباس وەلی تایبەتمەندی سیاسەتی مۆدرنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لەندەن ڕاستەخۆ لەگەڵماندایە. دکتۆر عەباس زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت و بەشداریت لە بەرنامەکەی ئێمەدا. ئایا پشتگیری لە کۆمەلگای نێونەتەوەی بۆ شۆڕەشی ژینان لە ئێراندا وەکو خۆی بەهێزماوە وەکو چۆن پێشتر 3 ماکە ئەو خۆپیشاندانانە دەستیان پێکردبوو یان نا؟ بەڵێ بە باوەڕی من ئێستا پشتگیری کۆمەلگای نێونەتەوەی بە تایبەتی هێندێ لە دەوڵەتەکان وەکی دەوڵەتی بریتانیا و ئەمریکا کە زۆر گرنگە دە و چارچەوەیدا ئێستا بەهێزتر بوو. سەبەبەکەی ئەوەیە کە ئەلعانەکە 100 ڕۆژ 102 ڕۆژە کە ئەو شۆڕشە بەردەوامە بە کۆتایی نەهاتۆ بە حکوومەتی ئێرانێ نەیتوانیوە ئەو شۆڕشەی وەخر بکە و نەیتوانیەوە حتا مەنێجمنت و مدیریەتێکی وا بکە کە ئەو شۆڕشە کوژێتەوە یا حتا لاوازتر بێتەوە. لەبەروەی دەوڵەتەکانی دەرەوە دەزانن کە ئەو شۆڕشە سەقامی گرتۆ، ئەو شۆڕشە بنەمای هەیە. هەرواتر ئەو شۆڕشە سەبەب بۆ کە مزاکراتی چەکی ناوەکی ئەتۆمی تووشی فەشەل ببێت، لەبەرەوەی کە تا ئێستا ئەگەر فقط ئەمریکا و دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتی ئێرانی بوون کە پێکەوە مزاکراتیان دەکرد، ئەلعان فاکتۆرێکی دیکە کە فاکتۆری جەماوەر و گەلەکانی ئێرانیە واردی ئەو
محاسباته بو ودولتي أمريكا دزاني كبوز أي كالإيراني هي وحمو بسلا جماوركاني دنيا هنرمنداني دنيا لسياسة مداراني دنيا يعني شاوي كان لإيران وإيراني ومحكوم ده كان دولة إيراني باوراحتي ناكرك ومذاكرات بردوام باشا دكتور جمارك لناوداران لإيران هنرمند الوزشوان تشالاكي سوشيال ميديان دەست بەسەرن و هەندێکیان ڕوبەڕووی حکمی ئەدامش دەبن بە چ شێوەیەک ئەو وڵاتانی ڕۆژ ئاوا کە جەنابەت باسەکەی و پشتیوانی لە خەڵکی ئێران دەکەن دەتوانن یارمەتی دەربن لە پاراستنی ژیانی ئەو کەسانە. بله دونك مثلا نمونه وبو كدونك انا وزيري دروي بريطانيا اعلام کرد که گماروی تواوی لسر سپای پاسدارانی ایران داناوه هر واتر کتی که تواوی او کسانی که پیوندیان هی دگل درست کردنی ای درونی که روسیه بدیجی یوکراینی بکاری دینی و ایران درستی دکا دا اوانه گمارویان لسر داندراوه دولتی آلمانیش هر واتر و امریکاش روز بروز عرصکی میدانکی لسر ایران تنگتر دکاتوا الان که او کمپینی که ایرانیان دیکن و باوری من کمپینی که درسته اوه که دولتکان مجبور بکن دولتی اروپایی مجبور بکن که بالویز خانکانیان لإیران داخل و بالویزکانیان لإیران بگرن نوا اگر شتی جواب وکو او زمی که زمانی میکنوسی داکرا یعنی دادگاه ایرانی محکوم کرد الانش اگر دادگاه چی حقوقی بشری اقداماتی ایرانی او سرکوتگرانه ایرانی اعدام کشتار که محکوم که امکان چی قانونی زور بهست لبروی که بالویز خانانه دابخد باسی او امکانه بکن بلان پیشتر دکتور تو باسی آبلوقی ولاتانی روش آوا بریطانیا ئەڵمانیا و ئەوروپیەکان لە هەفتەی ڕابردووە ڕایەگەیاند کە ئابلوقە لەسەر ئێراندا دەرێن نازانین سەداسەد بە چی گەیشتن و بە چ شێوەی ئابلوقە هەن دووەم تۆ پێشنیازیەوە دەکەی کە ئەوروپیەکان باڵوی سەخانەکانیان لە ئێران لە تاران دابخن یانی دیپلۆماسیەکانیان بگەڕێنەوە وڵاتەکانیان خۆیان بۆ ئەوەی پەیوەندی دیپلۆماسییان لەگەڵ ئێرانن بەڵام بابەتی سێم کە تۆ باسەکی زۆر گرنگە یانی ئەوەی دادگایەک هەبێ کە تاوانباران ئەوانەی کە تاوانبارن بە کوشتنی خەڵکوانە لە ئێراندا بێنە پێش دادگا تا چەندی ئەو ئیمکانە هەیە یان تا چەندی ئەم هەوڵە دیپلۆماسیانە سەرەگرن دەتوانن پێکەوە ببن بە هۆی کە کارێک بکەن بەرامبەر بە ئێران. بە باوەڕی من هەنگاوی یەکم بۆ دادگای نەکراوە پارەکە یعنی چەندین مانگ لەوەی پێش لە ساڵی 2002دا ئەمە دیتمان کە لە لەندەنە دادگای ئیگەل دادگای خەڵکی ئێرانی تشکیل بوو و ئەو دادگایە ئێرانی زۆر بەڕوونی محکوم کرد ئەگەر چی ئەو دادگایە ئەو دەمی بۆ خۆی ئەهەمیەت و ئەرزشی قەزایی حقوقی نەبوو وەلی دەستکەوتەکانی قانونی حقوقی ئەو دادگای دەتوانێت لە دادگای دیکە بەکار بێنرێ و مەبنایەکی بەوەی دروست بکە و ئەوە یەک مەسەلەی دوومەوەیە کە ئەو دەوڵەتانەی ئوروپایی و خودی دەوڵەتی ئەمریکای دەزانن کە چمە چە یعنی جوورە گەمارویە کە جوورە زەختێک لەسەر ئێرانە کار دەکات یان نا وەکار ناک مەسەلەن دوێنێکانە کە دەوڵەتی ئەمریکایە زەختی هێنا سەر دەوڵەتی عێراقێ کە سدوری دۆلاری ئەمریکایی لە ئێران پێشی سدوری دۆلاری ئەمریکایی لە عێراقێرا بۆ بەتایبەتی لە کوردستانەڕا بۆ ئێرانی بگرێ ئەوە فشارێکی زۆر گەورەی خستۆتە سەر سەختێکی زۆر گەورەی خستۆتە سەر حکوومەتی ئێرانێ لە ئێرانی حتا پێیان کتۆ کودتای ئەمریکا بە دژی ئێرانێ ڕێگای وا هەیە کە دەتوانێت زەختی زۆر کامل بخاتە سەر حکوومەتی ئێران.
باش دمێکی کورت هەڵبەت بابەتی کتابەتمان هەیە لەسەر بابەتی دۆلاری ئەمریکی لە عێراق چۆن بەرەو ئێران دەڕەوە چۆن کاریگەری لەسەر ئابووری عێراقەیە. دکتۆر عەباس حەزم کرد باسیکی تر بکەم، یعنی لەیەکێک لە برادەرەکانی چالاکوان لێرە لە واشنگتن لە سوشیال میدیای خۆی لە فەیسبووکە شتێکی نووسی بوو پێش چەند ڕۆژە دەڵێ کە لە شەڕ و ڕاپەڕینەکاندا لایەنێک سەر دەکەوێت لایەنێک سەر ناکەوێت دەدۆڕێ. ینی باسی ئەوە دەکە کە ئەگەر ئێستا لەم شۆڕەشەدا گەڵانی ئێران سەر نەکەون جارێکی تر ڕاپەڕین هەیە شۆڕەشی تر دەکاتن، بەڵام بۆ ڕووخاندنی ڕژێم تەنها یەک شکست بەسە. چ ڕەنگە شۆڕەشێک پێویستە بۆ ئەوەی ئەم ئامانجە بەدی بێتن بۆ گەڵانی ئێران؟ ئێستا کە 102 ڕۆژە ئەو شۆڕشە بەردەوامە و حکوومەتیش یعنی نەیتوانیوە استراتژیکی یەکگرتووی نییە کە بتوانێت ئەوەی کۆ بکاتەوە یا هەروە لە ینی ئەوە دای بمرکێنێ. ئەوە نیشانی دەدا کە ئەلانەکە دا ئەرسەی دە گۆڕپانی شەقامەکان دا حکوومەت بە شۆڕشگەران ڕوبەڕوو یەکترین و ئەوەی کە لەوێ هەیە بکە پێی دەڵێن شەڕێکە لە شەڕی وۆرە ئەتریشن یا شەڕی فەرسایشی بە فارسیانی حکوومەت بە شۆڕشگەران لەوێ دەیانەوەی یەکتر ماندوو بکەن. حکوومەت زەختی بەکاردەبا لەبەرەوەی کە دووشتان لەبەر دووشتان یەکەوەیە کە ئەو شۆڕشە ڕێبەرایەتی سیاسی پەیدا نەکات، دووەمیژەوەیە کە دەیەوێت ئەو شۆڕشە بەرفرەوانتر و قوڵتر نەبێتەوە و ئەو بەشەی لە جەماوەری ئێرانێکە تا ئێستا قەراری نەداوە بۆچێ لا بچێ نەچێ بۆ لای شۆڕشی. شۆڕشگەرانیش لایکی دیکەوە مقاومەت دەکەن، بەرخودا دەکەن، لە بەرخودا دەکەن لەبەرەوەی کە بتوانن ئەو بەشەی لە جەماوەری کە تا ئێستا قەراری نەداوە بیهێنە نێو گۆرەپانی و نێو مەیدانی، هەرواتر بتوانن لە شەرایەتی ئێستادا ئەو ڕێبەرایەتی مەیدانی و گۆرەپاری خۆیان بکەم بە ڕێبەرایەتی سیاسی. دکتۆر عەباس هەمیشە پێمان خۆشە جێ لە بۆچوونەکانی جنابت بگرین لەبارەی سیاستەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زۆر سوپاس دەکەین. دکتۆر عەباس وەلی تایبەتمەندی سیاسەتی مۆدرنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لەندەن لەگەڵمان بوو. زۆر سوپاس. سپاس دەکەم. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. گەنجەکانی ئەنکەرە لە سەرەتای ساڵەکانی 2020 و 2021 ژیانیان زیاتر لەژێر کاریگەری پەتای کۆڤیدیان تێپەڕاند. لە ساڵی 2022دا کاریگەری کۆرۆنا لە ئەنکەرە تا ڕادەیەک ئەوەندە دەرنەکەوت، بەڵام دۆخی ئابووری تورکیا بەگشتی بۆ ساڵی 2022 زۆر خراپ بوو. ئەیوب دەمیر پەیامەری دەنگی ئەمریکا لە ئەنکەرە لەم راپۆرتەدا باس لە ژیان و گوزەرانی گەنجانی ئەنکەرە دەکاتن لە ساڵی ڕابردوودا و هیوایان بۆ ساڵی داهاتوش. سالا 2022 به باشی و خرابی بر به داوبونه و دچه وک هر کسان شینی انقره جی چاوره سالا 2023 دکن. لانقره جین کو گل تدا دانوستاندن دکن پروان هاتن خملاندن. هم کس به شاهی و کیفخوشی پیشوازی سالا نو بکجی لیلبر روشا آبوریا ترکیه پر کس جی سالا 2022 گازینج دکن. ینکو جوان هری زیده زارین خواه به لیو دکن جوانین انقرینه. او هرچکاس به هیوی بنجی لی بیتری وان خمگینین خواه تینن زمان. 2022 yılı bizim için biraz zor. Sala 2022 ji bo min di rewşekê dijwar da derbas bû. Em di warê aboriyê da ketin rewşekê gelek xirab. Ez ana dixebitim min di sala 2018 da perêk û qezenç dikir, mixabim ana nikarim qezenç bikim. Ez ana pêşiya xwe jê nabînim. Dilara Arslan jî bi xwe him dixwîne û him jî dixebite. Ew gava behsa sala 2022 dike bêtir ji aboriya Tirkiye gazincê xwe tîne ziman.
2022 yılını berbat ötesi değerlendiriyorum. Ez dikarim bêjim ku sala 2022 ji bo me sala herî xirab bû. Destpêka wî, navenda wî û daviya wî jî xirab derbas bû. Sedema wî jî pirsgirêkên aboriyê ye. Bavê min malnîşîn e. Lê hê jî diçe dixebite û disa jî tera me nake. 2022 başlarında güzeldi. Arastî destpêka sala 2022 baş bû û gelek jî bi kêf derbas bû. Lê navend û dawî gelek nebaş bû. Her ku çû rewşa aboriya xirab bû û em jî ketin bin vê rewşê. Destpêka sala 2022 û piştî wî jî 21 bêtir dibin pandemiyê de derbas bûbû. Di sala 2022 da bandora pandemiyê xwe li Enqerê ew qas nîşan nede jî lê rewşa aboriya Tirkiye demxa xwe li ser sala 2022 veda. Pirêşeniyên Enqerê ji sala 2022 herçiqas dilxweşî nebin jî lê ew hêvî dikin ku sala 2023 baştir bibe. Eyüp Demir, Dengê Amerika, Enqere. لê çend salên borîşa rû bi hevçonên hêzên ewlekariya Tirkiye digel Kurdan û hêzên Kurdan her berdewam bûn. Hinek caran şergerm dibûn û car caran jî aramî peyda dibû. Lê nîşanên şer li her dever û bajarên Kurdan heta jî her diyar in. Di vê raportê de em ê awirekê li rewşa herêmên Kurdan bidîn ji rûyê siyasî û çekdarî ve. Şopên Guleyan cihê ku serokê baroyê û parêzerê mafaniyê Kurd Tahir Elçî di 2015 de li Amedê di navbera milîtanên Kurd û hêzên evlekarî yên Türk de bi Guleya ji serê xwe hat lêdan destnîşan dike. Bajarê ku bi şêniya zêdeyî milyoneke ku piraniya wê Kurd e neçarma ku piştî şerê kolanan ji nû ve were ava kirin ku Tahir Elçî jî wê demê li nêzî mizgefteke navdar mir. Lê birîn hîn jî germin û kurbûna wan didomin. Dema ku Tirkiye ber bi hilbijartinên di hezîranê de diçe. Dibe ku Partiya Serekî ya Alîgirê Kurdan, Partiya Demokratîk ya Gelan HDP were girtin. Sala borê bi îddiaya têkiliyên terorîzmê dî jî HDP doza girtin û qedeqekirinê hatibû vekirin ku hê jî didome. û tenê hefteya borî dozgerekî payê bilind daxwaz kir ku HDP ji fonên hikûmetê bêpar were hiştin. Hikûmeta Serokê Tirkiye Recep Tayyip Erdoğan ji 2019 vir ve zêdetirî 6 şaredar û berpirsên hilbijartî yên HDP bi îddaya têkiliyên bi terorîzmê ji kar dûrxistiye û li şûna wan endamên partiya xwe ehdar kiriye ku wek payûm têne zanîn. Orhan Ayaz ku 2019 de wek şaredarê Bismil yê navçeya Amedê hat hilbijartin jî yek ji wan e. Lê tevî ku ji sedî heftê û du yê dengan wergirtibû jî hikûmetê destûr neda ku ew dest bi kar bike. Şu anda siyasi iktidar Hada saladariya tifaka AKP û MHP bû girtina partiya me HDP û bêbandûrkirina Kurdan her tiştî dike. Helbet polîtîkaya hikûmetê tunekirina partiya me ye. Weke HDP em tedbîrên xwe amade dikin. Partiyên me yên alternatîv hene ku em weke bijardeya yekem duem û sêyemîn binav dikin. Ger HDP bê girtin em ê di nava partiyeke din da rêya xwe bidûmînin. Ji aliyên din ve bi hizaran karbidest û alîgirên HDP niha girtîne. Di nav wan de Hevserokê Bereyê Partiyê Selahattin Demirtaş jê heye ku di hilbijartinên 2016 de ji girtîgehê dî jî Erdoğan derketibû. HDP di hilbijartinên 2018 de ji sedî 12 deng wergirtibû. Rêjeyeke girîng ya hilbijêran e ku ger partî beriya hezîranê were qedexe kirin wê ji mafên dengdanê bêpar bimînin. Partiya Dad û Geşepêdanê AKP ya Erdoğan ku ji 2022 vir ve desthilatdar e di 2018 de li Amedê ji sedî 30 yên dengan wergirtibû. Gelek şîrovekar rêxistinên mafan û parêzerên mafên mirovan yên li herêmê bi fîkarin ku di dema kampanyaya hilbijartinê de aloziya li herêmê zêde bibe.
یک جوان جی پارێزێری کۆمەلەیە مافên mirovan ya li Amedê Abdullah Zeytûnê. مرۆڤ li vir ji demên borî hesas dirin. Di derbarê operasyoneke derveyî sinûr yan kuştina mirovan li wê herêmê, wisa hez dikin ku li Amed Şirnex yan jî li Mêrdînê ev operasyon çêdibe. Lê Hüseyin Beyoğlu kayyumê navçeya Bağlar ya Amedê kujaliyê hikûmetê ve hatiye erkdar kirin nehevbîre. Li Tirkiye tu carî pirzgirêka Kurd yan pirzgirêka Kurdan çê nebûye. Li Amedê jî tune ye. Gelê me yê Kurd li Amedê dijîn. Xwedî fikr û ramanên rastin. Li aliyê komara Tirkiye ne. Li vir jiyaneke aştiyane û bê pirzgirêk dijîn. Lê Naci Sapan berpirsê rojnameya Tigris reşbîne. Sapan tîne ziman ku îro çi rojnamevan çi welatî ti derfeta mirovên li herêmê ji bo parastina mafên xwe nemaye. Ew hêviyên xwe bi cîvanên Kurd vegirê dide ku wê sala bê cara yekê dengê xwe bikarbînin. Sapan destnîşan dike ku ciwan herî zêde ji siyaseta hikûmetê bandor dibin û dibêje ku û divê ew şaheyê wan seferber bike ji ber ku ciwan ajokarên guhertinê ne. Özlem Yasak dengê Amerika. وانها خدجان فارقين باميرا دنجي امريكا لآمدي بمرة يا جبوكو ام آورا كي بدن رويدان چند سالين بوري لوي هرمي خجي دنباش بري هرتشتي ايرو بيروريا 11 ساليا رودانا روبسكيا چه چالاکی ایرو لآمده هبون یان لهرمی بگشتی لوی بیرواری کو ام زانه بترجسی کو 435 خورتین کردان لسر سنوی عراق هاتن کشتن دمی ریشاکا فروکن ترکیه دا راسته دم باش دقیل و که کتاج دست نشان کرد ایرو سال بگره 11 سال پشتی خود دهیلت که و سال 12 کو ارتش اپراسیون که اسمانی دا 34 قاچاقوان کرد 19 حبی زاروک بند عصی خدا خورد بون هاتون کشتن ایرول آمده تنه پارتیا دوا مشکل در خصبول وکیدی همی پارتی و ریخستن سیویل باروین ترکیه یکتی باروین ترکیه HDP و DBP گورستان روبوسکی بون هفسروکا HDP پروین بولدان جی بشتر ببو هفسروکا کنگره جواکا دموکراتیک بردان استرک وکیدن سروکی یکتیا باروین ترکیه اریم ساکان جی لودره بو لودره سر گورستان بحثا تکوشینا مالباتان اجبو حقوقی اجبو عدالت هاته کرن و زانم فرهاتن جو پارلمانتر HDP بر اشرناخه وکیدی انکر گوهر سروکی HDP استانبول اوجی روبوسکی تبی برای خو 27 خزمی هات بون کشتن و بریا چند روزان جل استانبول خو پشاندانه که راست ایریشا پلیسان هات بود و در گوتاره کی پیشکش کرد و گوت او سروک کمار آنکای ترکیه کو دم سروک وزیر بود گوت کو از نهلم دوزا روبوسکی کنکوجی روبوسکی د کوچو کولان تاریخ انقره ده هندا ببن لمدید کو سیاست شی و حقوق شی بدست هبدو گرتن و بهبدورا و دوزه و تکوشنامه اجبو عدالت هندا کرن وکی دیوی بیا وک انجام پرسکریکا چارسریا کرد دست نشان کرد لیل ودره او بیرواری چی بو دام بو بله کرم بله خجل متخواست بحثی هنک بابتین دی بکم کو الفاروجان چی دی بنم زانن دادگاه بریارد لسردوزا دنیز بویراس خبرکار HDP بو هلبت بریدو سالان دیشا او جیاد بکشتن دادگاه بریارد کو تمام بار زندان حکم زندان هطای لسر بیدانین لیدیارا پاریزرو مالباتاوی دگورا کوام دی بیسن نرازینا جبر چی یعنی اف حکم بدلوانینا چی بیجن لسر حکمی راسته ایرو پرین بولدال سرگورستان روبسکوژا انیزما گو دکوجرن بریارن کنکوجین بی رنگی امتکارن بهشون کو یعنی کشتن سیاسی نل پرسوان هیزن سیاسی هنه هیزن تاریخ هنه و هر کس اکتنه بفایل کی تجزا کردن خوزن سرویا بگرن همان تشت دو میتا سانجار جبوی دوزا دنیز فورز لإزمیر آنی بو زمان وان هیزن اسکار بجم سیاست وان ترکیه تایبت کاردستن دولت وزیران سوشدار کردن
تایبەت وەزیری کارە ناوخۆی تورکیە سلێمان سۆیلۆ دەبێژم کو ئەو زمانی وێ توند لە هەمبەر هەدەپێ کرد و وێ ئێریشێ لە هەمبەر ئاواهیە هەدەپێ پێکوەرەژبەر و هەر جارێت گۆتاری خۆدا هەدەپێ وەکی پەکێکێ بناوتکە و وەکی ڕێخستنەکە تەروری پێناسە دکەش بەربێ سەدەمێ ئەوژی دناو بیر و باوەریە عالی نژاد پەرست تورکتە دەبێ سەدەما ئەز بەژم کینەکە ماسن و لازمە و بەرپرسێن سیاسی ئێوێ دۆزەژە وەرەدیتن تەنێ ئۆنور گەنجەری 27 سالی بسەری خۆ نکارەوێت تشتی پیلان بکەش بەرکو دەبێژن نە فینانسکاری وی نە هێزن پشتوی هاتن ئەشکەرەکردن ئەو خۆزم بارێ بدن سەر هێزن سیاسی ئەم پشتوێ دۆسێ لێ ماڵباتشی و ئەڤوکاشی دەبێژم کە متەکۆشینە خۆ بدۆمینن مجارین سیاسی لە 2022 گەلک بوون خەجان لێ متخواست بکورتیان بەحسێ دۆزا موسەعانتر بکن بێ ئەنجام بوو یەک جو نمونە دۆزاگرت بالێ دۆزاگرتنە هەدەپێ ئەگەر بکورتیش مەڕە وێنا بەحس بکی براستی د عالی حقوقی دا یعنی جبو کردان شیش بو هدپیج گلک بریاری نخوش درکتن ایسال وکی کتیج دست نشان کر هم دوزا موسا انتر دوزا بیا 30 ساله بولیج بردما درج 30 سالان سر دوزه هات گرتن دوز کو دم خدا چوب دادگاه مافی مروان ترکیه هات جزا کرنجی لتنی اوجی کو جرک هات بو داد کرن او اوجی هات براعت کرن مخابن به انجاما وکی دی دوزا د دوغلاره هبون زان القونیه الباشر قونیه د سمالباته کی کرد هات بون کشتن حف کسبون ل کو جرک هات دست نشان کرن هم رخصتين سيفيل هم حقوقي هم جي هدف يعني بانك كن بيجن كو اشارات كن بيجن هيزن تاريخنا البرسبه او نم مثلا بلانا الشخصيه اللي حمي اسرتي قرتن وبالي ددن سر مثلا مجرى هالبجارتني كنت خوزن دنگ كردان بفتسنا بنا ادعاء هدفنا اللي بكار بيجن كو 2022 هم دوار السياسي هم دوار حقوقي داج بكردان خوش نبو سپاسكم خجا فارقين بامر دنگ امريكا لامدي بمربو سپاس برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه نرخی دراوی عراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بۆ نزمترین ئاست دابەزیوە لە عێراق و لە هەرێمی کوردستانی عێراقیش نرخی دۆلار بە 1550 دیناری عێراقیە کە نزمترین ئاستە لە نێوان ساڵانی 2004 تا 2018دا شارەزان دەڵێن پێویستە حکوومەت خەڵک دڵنیا بکاتن و ئەو ڕێو شوێنانە ڕوون بکاتەوە کە دەیگرێتە بەر بۆ ڕێگری یان ڕێگریگرتن لە داڕمانی دراوی وڵات هۆیەکانی دابەزینی نرخی دیناری عێراقی چین ئەبێ حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم چی بکەن بۆ ڕێگری لە قەیرانێکی دراوی و ئابووری بۆ وەڵامی ئەم چەند پرسیارە میوانداری داکتەر نەبەرد کەریم پسپۆری دارایی و پرۆفسۆری زانکۆی پۆڵیتیک دەکەین کە ئێستا لە سلێمانی لەگەڵمانە دەکتەر زۆر سپاس بۆ کاتی جەنابەت پرسیاری یەکەمان ئەوەیە هۆیەکانی دابەزینی نرخی دیناری عێراقی چین کاک دەخی لە بەناوی خۆی گەورە و بەخشندە سەڵام و ڕێز بۆیەوە بۆ بینەرانیشتە سەبارەت بەوەی کە بۆچی بوون بەهای دۆلاری ئەمریکی بەرز بوویەوە بەهای دیناری عێراقی دابەزی ئێمە گەڕێنەوە بۆ سەرەتای ئەم بڕیارە کە من ئەوەندەی بڕامەوە ئەوەندەی لە ژێر دەسەڵاتی بۆ نمونە بانکی نێودەوڵەتی و سندوقی دراوی نێودەوڵەتیە بۆ ئەوەندە دەسەڵاتی حکوومەتی عێراقییانە بوو بە خاتریەوەی چونکە سەرەتای بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکی بوو کە بەشێکی تری زۆری ئەو دراوە قورسانەی کە بە دۆلاری ئەمریکی ناوزن دەکرێت لە عێراقدا نەڕوا بۆ وڵاتانی کە وڵاتی لێکن کە لە ژێر حەساری بۆ نمونە وڵایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و چەندین وڵاتان بەتایبەتی وڵاتی ئێران و وڵاتی سووریا و چەندین بۆ نمونە میلیشیای کە لە ژێر تەبعاتی بۆ نمونە وڵاتانە بۆیە سەرەتای بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکی لەلایەن بانکی نێودەوڵەتی و سندوقی دراوی نێودەوڵەتیەوە بۆ حکوومەتی عێراقیش ناچار بوو بەوەی کە ئەو بڕیارە بۆ نەجێبەجێ بکات بەڵام ئێوە بیر لەوە بکەینەوە ئایا بۆ نمونە بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکی ئامانجەکانی خۆی بەدەستهێناوە بە حکوومەتی عێراقی بەتایبەتی لە ساڵی 2020دا کە حکوومەتی عێراقی تووشی داڕمانی دارایی بوو بە خاتریەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە نرخی نەوت دابەزی بۆ نەزمترین ئاست هەڵبەت تاوەکو ئێستا بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکی بۆ 1445,000 دینار بۆ حکوومەتی عێراقی داهاتی حکوومەتی عێراقی بەرز کردووەتەوە بینیمان لە کۆتا ڕۆژەکانی کابینی مستەفا کاظمی باستەوە کە یەکدەگی عێراقی بۆ دراوی قورس بەتایبەتی دۆلاری ئەمریکی نزیک بۆتەوە لە 90 ملیارد دۆلاری ئەمریکی کە ئەمەش وەکو ئینجازێک باسەکرەوە بەشێکی ئەو ئینجازە
بربرزکردنەوەی دۆلاری ئەمریکیەکەوت بەڵام ئایا ئەوەی کە بۆ نمونە تەنها داهاتی عێراقی کردو تەنها ئامانجەکە بوو نەخێر ئێمە بینیمان کە بەتایبەتی وەزیری دارایی حکوومەتی عێراقی لە کابینەی پێشوو بەتایبەت کابینەی کاظمی ئاماژەی بەوە کرد کە ئامانجێکی گرنگی بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکی بۆ ئەوەیە کە بەرهەمی ناوخۆ زیاد بکرێت و هاوڵاتیان بۆ نەپشت بەرهەمی ناوخۆ بەسن و واز لەکڕینی بەرهەمی بیانی بێنن بەڵام من بڕوام وایە تاوەکو ئێستا ئامانجەی نەپێکەوە وەڵ پێچەوانەکەشی دکتۆر نەبەرد لە هەواڵەکاندا دوێنێ و پێرێش باس کرا کە بانکی ناوەندی عێراق پلانێکی نوێی داناوە بۆ بەرزکردنەوەی نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بانکی عێراقی نرخی دیناری دابەزاندووە بۆ 1470 دینار هەندێکش دەڵێن کردووە 1450 دینار بۆ هەر دۆلارێک ئەم هەنگاوە قەیرانی کەمبوونی دۆلار لە بازارەکانی عێراق چارەسەر دەکاتن؟ کاک دەخی لە بازارەکانی عێراقا بۆ جەنابەت و بۆ بینەرانیشتان ڕوون و ئاشکرا بێ ئێمە قەیرانی بۆ نەسیویلەی نەقدی یان پارەی کاشی دۆلاری ئەمریکیمان نەیە کێشەکە لێرەوەیە بەشێکی زۆری ئەو دراوە قورسە ئەو دۆلار ئەمریکی کە ڕۆژانە بۆن لە بانکی مرکزی حکوومەتی عێراقی و بۆنە بە مەزایدەی علەنیاوەتە بە ئاشکراکردن ئەخرێتە بانکەکانەوە لە بانکەکانەوە تحویلەکەی بۆ بازاڕەکان کێشەکە لێرەدا ئەوەیە بەشێکی زۆری ئەو دراوە قورسە لە ڕێگای قاچاغەوە لە ڕێگای چەندین کەناڵی دیکەوە ئەڕواتە دەرەوەی عێراق بۆ نمونە گەر بێتەوە دراوە قورسانی ئەمریکا ڕۆژانە زیاتر لە 200 میلیۆن دلار هەندێک ڕۆژەیە بۆ نەگاتە 350 میلیۆن دلار ئاخرێتە بازاڕۆ بە دڵنیاییەوە بازاڕی عێراقی و بەتایبەتی بازرگانەکانی عێراقی قووەی ئەوەیان نییە تەواوی ئەو دلار نەساخ بکەنەوە چونکە ئێمە تەنها دلارمان پێویستە بۆ ئاوردەکردنی یان بۆ نهێنانی بۆ نمونە بەرهەمی بیانی بۆ ناوخۆی عێراق لە کاتێکدا ئابینی بۆ نمونە ئێستا بەشێکی زۆری بازرگانەکان مەخازنەکانی عێراق وەرێمی کوردستان ڕن لە شمەکەوا بوو پێویستیان بە دلار نییە لە ئێستادا بەڵام کێشەکە لێرە ئەوەیە ئەو بانکانە بەتایبەتی ئەو چوار بانکەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە کە بۆ کاری بەرزبوونەوەی بوون بەهای دۆلاری ئەمریکی کە لەلایەن بۆ نمونە حکوومەتی عێراقی و کابینەکەی شیاعیەوە بوون لەگەڵ وەزیری دارایی ئێستا چوار بانک بلاک لیست کران بە خاطر ئەوەی کە بەشێکی زۆری ئەو دراوە قورسانە بەتایبەتی دۆلاری ئەمریکی ڕۆتە دەرەوەی عێراق و بۆتەوە کارێک بۆ سپیکردنەوەی پارە بۆیە ئێمە دڵنیایی لەوەی کە دراوی دۆلاری ئەمریکی لە بازاڕەکانی عێراق و لە حکوومەتی عێراقا ئەمەندە زیادە بۆ هەوڵاتیانی عێراقی کە بە هیچ شێوەیەک بۆ نمونە بیر لەوە نەکەنەوە کە بەهای دۆلاری ئەمریکی زیاتر بەرز بکەوە بەڵام ئیشکالاتەکە ئەوەیە دەبێت حکوومەتی عێراقی ڕێگر بێت لەوەی کە دراوی ئەمریکی ڕۆتە دەرەوەی عێراق بەو ڕێژە زۆرە بۆ نمونە ئێران ما بس إيران دميست بسياري كوتايم أمو بدكتور نبرد دوتري أوانيك لأنجام ما ملاكردني وبازرقاني بدولار توماني إيراني أوانا كزوربي جار زرالمندن لم بازار دا يعني أما راستا بەتەکیدی بە خاطری ئەوەی کە دۆلاری ئەمریکی بۆ نەخاون بۆ نەسیادەیەکی قورسر وڵاتی ئەمریکا و زۆربەی وڵاتەکان بۆ نمونە تعامل و باسرگانی پێوەکەن بەڵام بە خاطر دراوی بۆ نمونە وڵاتی ئێرانە و دراوەیەکە لە ئێستادا لە چەند ساڵی ڕابردووە تاوەکو ئێستا لە ژێر قەیرانێکی دارایی نێودەوڵەتیایە بۆیە ناکرێت بۆ نمونە هاوڵاتیان بڕۆنە ئەو ریسکە و ئەو خطورە بکەن کە بۆ نمونە بازرگانی یان بزنس لە نێوان دراوی ئەمریکی و بۆ نمونە دراوی بۆ نمونە ئێرانی بکەن بەڵام کاک دەخی من ئاماج بەبوونم لێرە یە خەڵ بخەمە ڕوو بۆ هاوڵاتیان بەوەی کە زیاتر بۆ هاوڵاتیان ڕوبەڕووی ئەو ریسکیانە و مەترسیانە بنەوە لە چەند ڕۆژی داهاتووە بە دڵنیایی وەیڵین کە نرخی دۆلاری ئەمریکی دابەزێ بۆ ئاسەی کە بۆ نمونە حکوومەتی عێراقی خۆی مەبەستێتی و لە ڕۆژانی پشوشە لە کریسمسا بۆ بانکی مرکزی ڕۆژانە دۆلاری ئەمریکی خاتە بازاڕەوە و لە ساڵی داهاتووە بە تەکیدی بۆ دۆلاری ئەمریکی بۆ ڕێژە بەرزە نامێنێتەوە بۆیە بە شێوەیەک پێویست ناکە هاوڵاتیان لە ئێستادا بڕۆن ئەو زیانە بکەن کە لە ئێستا بڕۆن دۆلاری ئەمریکی بکڕن بەڵام دیسانەوە یعنی من خۆم بیر لەوە دەکەم چۆن بۆ نمونە خەڵک بتوانێت لە ئێران دۆلاری بازارەکانی عێراق بباتە ئێران بە هەلیان هەر شوێنێکی دیکە بەوەی ئەوەی کە چۆن بە بازرگانی یان بە کڕینی دۆلار بە تومەنی ئێرانی کە هێزی کڕینی زۆر لاوازە هیزەکە ئەمە یەک دوایش ئەوە ئێران دەتوانێت ئەو پارەیە چاپ بکات لە ناو ئێراندا یعنی ئەمە من خۆم لەمەوەتی ناگەم کاک دەخیل ئینتاجی یان دروستکردنی بۆ نۆدراوی ئێرانی کەمترین تێچوویە بۆ نمونەگە واتە ئەگەر بۆ نمونە من بڕۆم وایە ئەگەر حکوومەتی عێراقی یان حکومەیان بازاڕی بۆرسەی دراو ئەگەر بۆ نمونە $100 ئەمریکی بگات بە 5
بۆ نمونە ملیۆن دلار ملیۆن چمەنی ئێرانی هێشتا حکومەتی عێراقی ئەو حکومەتی ئێرانی ئەو تێچووی تێناچێکە بۆ هەر 5 ملیۆن بەڵام خەڵک مەبەستەوەیە چۆن خەڵک هێنانی باڵێ دکتۆر ببوورە کاتەکەمەوە مەبەستم ئەو بوو چۆن عێراقیەکان لە عێراق بازرەکانی خەڵک دۆلارەکەی خۆیان بدەن بە تومە نەدەن. زۆر سپاس دکتۆر نەبەردکەریم پسپۆری دارایی و پرۆفسۆری زانکۆی پۆلیتێکنیک لە سلێمانی. دەست خۆش. وده سێشەمبەیە کەمپانیا فرینین ساوثوێست دیسان بە هەزاران گەشتên عەسمانی ڕاوەستاندن پشتی باهۆز و بەفرێک و پلانên ڕێویتیە لە سەرانسەری ئەمریکا ڕاگرتن لە دەمێ جەژنên کریسمسێ و حکومەتا فێدراڵی ژی دەبێژە و ئەو دێ لێ کۆلینان بکە کاتچما گەشتên عەسمانی ئەو قاس پاشکەتنە. دوو ڕۆژان پشتی پرانیا فرینên فرۆکان دەست پێکریەوە و فرۆکخانە ڤابوون کەمپانیا ساوثوێست 2600 فرینên بەرەفکەنان ڕۆژهەڵاتی وڵاتی ڕاگرتن لە ڕۆژا سێشەمبێ ئەڤێ کەمپانی فرینên سیڤیل 2500 گەشت ڕاگرتنە و ئیرۆژی چارشەممی 1400 حکومەتا فێدراڵی دەبێژە ئەو دەی لێکۆلینێ بکە کاتچما کەمپانیە ئەو هەموو گەشت لە ڕۆژین پشتی دەژنا کریسمسێ و 3 ڕۆژان بەری سەرێ ساڵان و ڕاگرتنە. بله تماشاوان هجا ویچندیجی امتین داویا برنامه ایرو اکورد کنکشن هتا صبح دیگه اینک هر شاد و بختور بنو صلاب و رزل من داخلی شمو جبوه دمک خوش.